ڕۆژێکە کە دەتوانی هەستی خۆت بۆ هەموو کەسدا ببڕی، بەس تایبەت بۆ کچ و کوڕنیە. خۆشەویستی شتێکە کە دەتوانی زیاتر هەوڵی بۆ بدەیت، ئومێدت دەداتێ ماندووی ناناسی، شتێکە کە پێم وایە ئیسانی زیندوو ڕادەگرێت. خۆشەویستی گرنگێکی زۆری هەیە لە ژیانی ئینساندا. سەرەتای خۆشەویستیش لە خۆشەویستی خودی ئینسانەکەەوە دەست پێ دەکات. پێویستە ئینسان بەر لە هەر شتێک خۆی خۆش بێت، لە خۆشەویستی خۆیەوە دەتوانێت خۆشەویستی بە دەور و بەرەکەشی ببەخشێت. خۆشەویستی ئەو نێت ئیلا دۆ ڕەگەزی بەرامبەر بێ، خۆشەویستی زیاتر لۆ لایەنی نیشتمان دەبێت، لە لایەنی دایک باوک خێزان منداڵ دەبێت، خۆشەویست لە ئیشکارەکان دەبێت. هەر ئیشکارێکیش ئەگەر خۆشەویستی تێدا نەبێت هیچ مانایەکی نادا. خۆشەویستی هەموو شتێکە بەنسبەت منەوە لای منەوە. مهمترین شت لەناو خۆشەویستی ئەوەیە کە ئینسان یان مرۆڤ بتوانێت نیشتیمانەکەی خۆی خۆش بێت. کە نیشتیمانەکەی خۆشویست ئەوانەی تر هەمووی خۆی ئاسایی خۆشەویستەکەی بەرپا دەبێت.